دژبەرێکی سیاسی بە ئەنجومەن بەل پارتی دموکراتی کوردستان سووریا و ئەنجومەن نیشتیمانی کوردی هەیە هەروەسا بەرەی ئاشتی و ئازادیە گۆ کەوادری و قیادات دێوە هەر کەس دەرباز دەبێ و حدودێکی بەکریەش بەسیارا و خراپارا و جواسی سارا و هەر کەسیرا بەسش کەوادر و خەباتکەرێن کوردرا قەدەغەکریە ئەوەژی انتقامەکە سیاسیە ئەمەیە تشتێکی نای قبولکردن گەلەکە جەم هەمی ئەلیێن دنیای بۆ دەریکی بێ استخدامکردن جانبێ سیاسیدا ئەو دەریە گەرەکە لە مەسەلەی ئینسانی و چوونهاتنێ و مەسەلادا هەمیە یەکسانی هەبە لێ ئەو کریارên پەیادێ دژی ئەنجومەن نیشتیمانی کوردی دموکراتی کوردستان سووریا بتایبەت هەشت و نەهێ لە کەوادرێ مە هەر انجباتە خوا ئەژبەر بێکێژی مە يعني تدلي نكري ما خيارات دي الجماعة هنا وام خباطة ما بردوام أتمنى حميد مرجاته وحميد طنقاويته وزحمتيته قناغ بقناغ يعني تأسيس دا مزراندنا بارتي حتى إيرو قالك سراربازي وسرمشيبي بيشامة درباز بينا وام ما خباطة خواه نرى وستان ديا وما خواه نتشمان ديا أما بردوام من بو كاري خواه شوازك اليونا مش قضية خرط شغلنا مش بلانتي خرط شغلنا مش خباطة بو خاطري ما في رواية قلي كردشو